دڵنیابن دەسەڵاتدارانی هەرێم 100 سکاڵا و 100 ئەمری دەستگیرکردن بۆ دەربکەن بێدەنگ ناب. تەمان هەرێم جاری یەکەمی نییە و ئێستا تازە نییە. هەرێم لەوەتی هەیە پابەند نەبووە بە ئەو ئیتفاقیانەی کە لە نێوان حکوومەتی اتحادی و هەرێمی کوردستان ناکراوە. هەرێم پابەند نەبووە بە هەناردەی نەوت، بە ڕادەستکردنی نەوت، بە ڕادەستکردنی داهات بە شێوەیەکی ئەوەی کە لە یاساکان داهاتووە. بۆیە پابەند نەبوونی هەرێمی کوردستان بەڕاستی قمارکردنە بە قوتی خەڵک، بە ژیانی خەڵک، بە ئاسایشی نیشتیمانی لە هەرێمی کوردستان و عێراق. بۆیە هەرێم مجازەفەیەکی گەورەیەکە. دوجاریش بەرپرسە سیاسیەکان باجی ئەو سەرکەشیە دەن کە خەڵکیان کردووەتە خستۆتە ناڕەحەتی و ناهەمواری و نالەباریەوە. بۆیە خوازیارم خەڵک بتوانێت ستۆپێک بەم دەسەڵاتە ستەمکارە بکات. ئەگەر ڕێکەوتنەکە ئەنجام نەدرێت، ینی چی خراپ چاوەڕوانی هەرێمی کوردستانەکە، ینی هەرێمی کوردستان ڕوبەڕووی چیە بێتەوە؟ ینی شتێکی تر هەیە لەوە خراپتر کە خەڵک 70 ڕۆژە موچەی وەرنەگرتووە. خەڵک ئێستا لە قەلەقی و دڵە ڕاوکەیەکی زۆر خەتەرناکاژی کە ئایا هەرێم ئەم بەرپرسانی سیاسی بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان ئەم هەرێمە بەرەو چه ئاقارێکە بن، بەرەو ئەوەیە بن بە تەواوی لە برسا بمرێ خەڵکەکەی و ئەوان لە سەرمایەکەیان زیاتر بکە. بە تەمان ئەوەیەکەوە شەڕێکی ناوخۆیی لە مەنتقا دروست بێ، بە تەمای ئەوەن کەوە ئەو نەختە عەلاقەیە کە هەبووە لە نێوان هەرێم و بەغدا ئەوەش بپچڕن. بۆیە ئەوەی کە هەرێمێکە یاریکردنە بە ئاگر بەڕاستی. مامۆستا سەبارەت بۆ سکاڵایی کە لەسەر جەناب تۆمارکراوە لە چەند ڕۆژی ڕابردووە، چی هەیە ینی سکاڵاکە لەسەر جەناب تۆمارکراوە، تۆ لەسەرم سکاڵایە چیڵی؟ تەمان سەبارەت بەو سکاڵایە بەڵێ بە فەرمی بەدەستم گەیشتووە دوای ئەوەی خۆم برای بەڕێزم کە خۆبەخشانە وتی من ئەبمە پارێزەرت و کۆمەڵی دادگەری وەکو ئەنجومەنی باڵا ئەوانیش پارێزەرێکیان ڕاست پاردووە. بەڵێ سکاڵاکە ڕاستە و داواکاری گشتی هەولێر کردوێتی لەسەر کۆمەڵێک بابەت لە ئێستادا ئاشکرای ناکەم کە ئەگەر ئاشکرام کرد هەموو دادوەرەکانی هەرێم دڵنیام لەوەی ڕوبەڕووی ئەو دادوەرە وەستنەوە کە ئەوە ڕێی هەموو دادوەرەکانە، ڕێی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئەوەی کە من وتومە بۆ بە تۆمە لەسرم دڵنیام ڕێی تەواوی هەرێمی کوردستانە، تەنها یەک خاڵیان نەبێ کە ئەو خاڵە بە هیچ شێوەیە نەموتووە و من لە 2016 داکۆک یەکەم لە ماف و قوتی خەڵک. بۆیە ئەم داواکاریە ئەم سکاڵایەکی سیاسیە ئاڕاستەی من کراوەکو کەسێکەوە داوای ماف و قوتی خەڵکم کردووە، نەک سکاڵایەک، نەک ئەمری دەستگیرکردنێک. دڵنیابن دەسەڵاتدارانی هەرێم 100 سکاڵا و 100 ئەمری دەستگیرکردن بۆ دەربکەن بێدەنگ ناب. نەک پەشیمان نیم. ئەمە ینی بەڕاستی تاجێک بوو من بۆی ئەگەڕام وا برادرانی هەولێر کردیانە سرم. تاجی زێڕینە کە فەخر و شانازی پێوەکەم من لەسەر میلەتەکەم، لەسەر قوتی میلەتەکەم سکاڵای یاساییم لەسەر تۆمار بکرێ، ئەمری دەستگیرکردنم بۆ دەربچێ. من لە ژیانما جارێک فەسڵ کراوم لەسەرەوەی نەچوم بۆ جێی شعبی، حزبی بەعس فەسڵیان کردوم بە قەراری 1933. جارێککە با بڵێن لە وەزیفە فەسڵ کراوم، بەڵام هەمیشە حەزمە کرد لەسەر میلەتەکەم، لەسەر خەڵکەکەم، لەسەر هاوڵاتیەکانم تووشی سزایەکی زۆر قرس بێم. ئەو تاجەم لەسەرنا کە تاجی زێڕینە. من لەو ڕۆژێ ئەو سکاڵایە دەرچووە، ئەو ئیحساسەی کە بۆم دروست بووە لە ئەنجامی ئەوەی خەڵک لە شەقام ئەمبینێ لە دائیرە و لە بەڕێوەبەرایەتیەکان و لە هاتوچۆ و لە شوێنە کۆمەڵایەتیەکان ئەمبینێ، ئەو عەتف و سۆزەی لە ڕێگەی نووسینەکانەوە ئەیبینم، هەرگیز بە هیچ سەرمایەک ئەوەم بۆ دروست نەبوو کە ئێستا وا ئەزانم من تەنها ئەندامێک نیم لە ناو هێزێکی سیاسی کە ناوی کۆمەڵی دادگەریە. وازانم ئەندامێکم لە هەموو ماڵێکی کوردستان، تەنها لە سلێمانی و لە هەڵەبجە و لە گەرمیان و لە ڕاپەڕین و لەو شوێنانەنا، لە هەولێر و لە دهۆک، لە تەواوی کوردستان، لە دەرەوەی وڵات، ئەوەی کوردێک بێ و ئیحساسێکی بەرپرسیارەتی هەبێ لە ناوە بێ یا لە دەرەوە بێ،
پشگیری و هەماهەنگی خۆی دەربڕیەوە بۆ من ینی لە لەحزەیەکی تەواو لە خۆشیدا